لەگەڵ خانوێکی دەزڕەنگینن کە ئەمڕۆ ستودیۆکەی بۆ ڕازانینێتەوە و کۆمەڵێک لەو بابەتانی هێناوە کە بۆی قەرەباڵغ کردوون بەڵام کاری دەستی خۆی هێناوە کە ئەوە جێ دڵخۆشیە خانمان کاری خۆیان هەبێ یەکێکیش لەو خانمانی کە ئەمڕۆ لامانە و باس لە ئەزمموی خۆیەکە خاتولانە زاهیرە دیزاینەری جلوبەرگی خانمان خاتولانەوە خێر بێ ساز بە ئاوا دەبوون خاتولانە سەرەتا من بەخێراتن دەکەم دەستخۆشی لێکم کە شتانش لەگەڵ خۆت هێناوە کەی دەست کرد بە بواری دیزاین و جلوبەرگ و جووری 3 ساڵە دەستم پێ کردووە سەرەتای ساڵی 2020 بوو کورسێکی ئەستی سەرەتایم بینی کە مەژوای لەکردم بێت تا خەون و خولیایەک بۆی زیاتر هەوڵ بم دواتر کورسێکی ئەستی دیزاینم بینی ئەم کورسە تایبەت بوو بە جلی کەژۆڵ و ئەزی کەژۆڵ و جلی دەرەوە کە ئەمە ژوای لێکردم زیاتر هەنگاو بنێم و زیاتر کارەکەم خۆش بێت. باشە لانەخان جەناب لە چوارێکە ئیشەکەی یاخود ئەو جلانی تۆ دیزاینەکەی کامان لە بۆری دیزاین دوورینە ئیش ئەەکەم خۆم دیزاینیانەکەم و خۆشم ئایان دوورم بەپێی وەرزەکانی کۆلێکشنەکانم فەرقەکات بەپێی وەرزی زستان و هاوین و یعنی تر هەر وەرزە و کۆلێکشن تایبەت بە خۆم هەیە. کەواتە تەنها لە دوورین و دیزاینە هیچ کارێکی تری دەستڕەنگینی لەگەڵ جلەکان تا ئەەکەی چنین بێ خۆت نەخش بێ شتێکی لەم بابەتانە لە ئێستا تەنها کاری دوورین و دیزاینە ئیشاڵڵا ڕۆژەمانە داهاتووشە ئیشەڵڵا ئیشی چنینیش بێن. باشار خۆت ئیشەکەی یان بە ئستافێکی هەیە یا کەسێکی لە ماڵەوە لەگەڵ تا ئیشەکە لە ئێستا دوو خوشکم هاوکار من بۆ ئیشەکانم بە تایبەت پورم کە پوریشم زۆر هاوکاری کردوم لە ئیشەکانم و بە تایبەت لە بۆری قاڵب و بوردەکانمە لەسەر قاڵ و بوردی ئەڵمانی ئیشەکانم دیزاینەکەم. زۆر چاکە تا چەند گرنگیانی هۆنیە ئەم شتانە پێویستی بەوەی عاتن پشگیری هەبێت لە ناو خێزان و لە ناو چوار دەورەکە تا ئەو پشگیریت هەیە یاخود کێ زۆر پشگیری تەکال لە خێزان ئەکیید خێزانەکەم زۆر پشگیریان کردوم سپاس بخوا هەر هەمویان بە ڕێژێکی زۆر بە تایبەت پوریشم دووبارە باشە لە نەخان کەمێک ئاماژە بۆ جلانە بێ کە هێناوتە لەگەڵ خۆتە باسم لێ بکەی ئەم جلانە چین کامیان لای خۆت تایبەتن وەکو باسم کرد بە پێی وەرزەکان کۆلێکشنەکانم فەرقەکە ئەمەیان دیزاینی خۆم دیزاین کرۆ کۆتن تایبەت بە وەرزی زستانە کۆلێکشنەکانی تیژم فەرقەکە لە وەرزەکانی ترە بۆ نە وەرزی هاوین زیاتر ئەبا و عزی دیزاینەکەم وەرزی بەهاری ژوک و خۆتان نەزانن جلی کوردی زۆر بایەتی خەڵک تەڵەبێکی باشی هەیە گرنگیەکی تەواویش ئێم بەڕێکۆتەکانم چکە شتێکی تەواو جیاوازە و ئیشەکەمی جیاوازتر کردووە. باشە درومانەکە شێری خۆتە؟ بەڵێ ئەوانەی ئێویا شۆزەم هەموو نمونانەیە کە باسە کردوە جلی کوردی تیا و عزی و ئەزی و ئەبا و ڕکۆتیشی لاخان ئەم پێداویستەکان لە هەرێمی کوردستانە دەستەکەی بۆ نمونە ئەو قماشانێکە مەسەڵەن ڕێکۆتیتیا دروستەکەی لە کوردستانە هەیە یاخود لە سپاس بەخوا لە کوردستانە دەست ئەەکەوێ بەڵام تۆزێ کاتی ئەوێ تا ئەو قماشە دەست بکە کە کوالێتی بەرز بێت ئەبێ بە دوای بگەڕێت و هەڵ بێ قماشێکی بۆ بین دیزاین لەسەرکەی کا کوالێتی بەرز بێت و تۆزێ ئەمەش کەمە لە وڵاتی ئێمە وەکو خۆتان نەزانن ئەبێ بە دوای بگەڕێت و هەڵ بێ قماشێکی باشدا هەڵبژێریت بۆ ئیشەکەەوە. باش خواستی خەڵک چۆنە لەسەر ئەم جۆرە جلوبەرگانە بە تایبەت مەسەڵەن ڕێکۆتێکە تۆ ئیدۆری خەڵکیەمەوە ڕاهاتوە ئەم جۆرە جلوبەرگانە بە حازری بیکڕە لە ناو بازاڕەکانە ئایا ئێستا کە تۆ خۆت دیزاینێکی خۆتی دووری خەڵک داواکاری لەسەرە یاخود هێشتا شتێکی تازەیە؟ هێشتا شتێکی تۆزە تازە لە ناو خەڵکە بەڵام سپاس بخوات تا ئەم دەقەیەش داواکارێکی باشی لەسرە و سپاس بخوا زۆریان بەدڵە. باشەوە ئەترێمە لە زستانین و پایزین و ئەچینە زستانە و ئەمەرزان تێپەڕین هیچی ئامادە کردو بۆ مەرزە تازانە؟ بڵێ یەکێک لە دیزاینەکانم کۆتەکانمە مەژێکێکە لەوان و دیزاین تریشم ئامادە بێت ئینشاءڵڵا بەپێی
وەرزەکانیش دیزاینەکانە تا چەند گرنگی بە ڕەنگە یعنی بۆ منەسە پایزان عادەن ڕەنگی تۆزە تۆختر بەکار ئەهێنین هاوینان حەزمان لە ڕەنی کاڵترە تۆ بیرت کردوتەوە لەگەڵ ئەوە ڕەنگەکان بگونجێنیان ئەگەر دیزاینێکە بۆ زیاتر گرنگی بەوە بیت ئەکید بەپێی وەرزەکان ئێستا خۆی ئاتەن ئەم ساڵ زۆر بای ڕەنگە کاڵەکان بوو بۆ وەرزی هاوین ڕەنگە کاڵەکان زۆر بای بوو خواستێکی باشتری لەسەر بوو ڕەندانەوەی یاوانە بۆ وەرزی زستانیش سیرەکەین قماشەکان بام هەمووی وەرزی هەمووی قماشی کاڵ و شتی ناسکێتیا بەکارهاتەوە و ساڵان بای قماشی سادە بوو بەڵام ئەم ساڵ زۆر بای قماشی نەخشدار و دیتێڵ و ئەو شتانەیە باشە لاەخان لەسەر داواکاری خەڵک تۆ دیزاینەکانێک یاخۆت خۆت دیزاینی حازرە هەیە و ئەوە ئەفرۆشی بە هەردوو جۆر ئیشەکەین یان لەسەر دیزاینی خواستی خۆیانیش ئەکەین و بۆ شێوەش کۆلێکشنی خۆمان هەیە ئەنی توان یەکسەرداویکەن و حەزر کامیان زیاتر خواستی لەسەرە ئەوەی کە من بێم لەسەر سەلیقەی خۆت بۆم بکە یان ئەو تا من شتێ بێنم بڵم لەوەم ئەو بۆ بکە ئەکید لەسەر سەلیقەی خۆمە ینی مشتەکان زیاتر وە پێیان باشترێکە کە لە سەلیقەی خۆم بێت و خۆم دیزاین سەلیقە جوانە بۆی مشتەکانیش باشە لاەخان هۆنی ئەگەر مەسەلەن کەسێک بێوێ ئەم چاکەتێک یاخود جلێکی کوردی شتێکی بێ لای تۆ دیزاینی بۆ بکەی چۆن دەستی بگا بە تۆ یاخود چۆن بەرهەمەکانی تۆ ببینێ لە ڕێگەی ئۆنلاینەوە ئیشەکەم کە پیجەکەم بنای SL دیزاینەوەیە ئەتوانن لێوە نامە بنێر مەسج بنێرم منیش داواکاریەکان گەاندنیشم هەیە بۆ هەموو شارەکان زۆر باشە لاەخەم مادەم باس لە سوشال میدیایە تۆ چۆن سوود لە سوشال میدیا بینیوە بۆ کارەکەت ئەمە بۆتە هۆکارێکی باش بۆی کە تۆ خۆت ناسێنی بە خەڵکی و کارەکانت ئاشنا بکەیان سپاس بخوا سوشال میدیا ڕێگێکی زۆر باش بۆ من کە بتوانم زیاتر لە بوارەکە بەرچای بینەر بکەوم ئەمەوەی لێ کردم کە سپۆرتێکی باش بە بۆ ئیشەکەم و بۆ ناساندنی پیجەکەشم لە حکمی ئەوی کە من بڵم ئیشەکانم ئۆنلاینە کارەکانم لە ڕێگەی سوشال میدیاوە زۆر باشتوانی ومە کارەکانم بگەێنم سپاس بخوا کاتە نەتوانی و شوێنێکی تایبەت بەخۆتە هەبێ بەڵام سوشال میدیا هاوکاری ئەوی کردووی کە نمونە شتەکانە بناسێنی بە خەڵک زۆر کەس سوود لە سوشال میدیا بینەوە شوێنێکی زۆر باشە بۆ دروستکردنی بازار بۆ خۆت و بۆ ئیشەکانیشە باشە لاەخان بینە لەگەڵ مشتریەکان تا چۆنە سپاس بۆخوا بینم لەگەڵ مشتریەکان زۆر باشە ئەو کارانی کە بۆیان ئەەکەم وەی لێ کردوون کە متمانێکی زۆر باش دروست بە لە نێوان خۆم مشتریەکانمە چکا کارەکانم هەمووی زۆر بە ڕێکی و بە وردی دروست ئەەکەم بۆیان و بە خۆشەویستی و ئیشیان بۆکەم ئەمە ژوای لێکردەوە کە متمانێکی زۆر باش دروست بە لە نێوانمانە جا ئەڵەن هایتر ئەبێ بە مشتری خۆ دایمێتەوە بۆلا کەسی وا هەیە کە ئادایم بێتەوە بۆلات و بڵێ هەر لای تۆ لە دوورم بەڵێ تەواو کاتانگایکی باشە بڕێوە لەخوا بزیاد زۆر کات کێشەی خانمان لەگەڵ بەرگدورەکان ئەوەیە کەڵێن ئەبێ فترێکی زۆر پێش بۆنەیەک یاخودە و کاتێککە منە مێجلەکەی بۆ بەرم ئەنجامم تەواوەکات لای تۆ کێشەیە هەیە زۆر پێکی چکاتە دیزاینەکان فەرقەکە بەپێی مۆدل و دیزاینەکان ئەگۆڕێت کاتی تاوبوونی و کاتی ئامادەکردنی پۆشاکەکان ئیتر ئەگەر دیزاینەکەی خورس بێت کاتێکی پێویستی کاتێکی زیاتری پێویستە بۆی کە ئەمە کاتێکی پێ بەخشین و ئیشی لەسەر بکەین باشە تا چنێک لە ئیشەکە تا گرنگی بە کوالەتی ینی بۆ جاروە ئیشێکی زۆر جوانەکە بەڵام لە بەرەی قماشەکەی باش نییە خۆت ئەو شتانی کە بەکارت تێناوەتەیە باش نییە ماوەیەکی زۆر نامێنێتەوە تۆ ئەتەوێت لەگەڵ ئەو سەلیقەی کە هەسە کار لەسەر کوالەتی شتەکانت بکەی بۆ ئەوی باشتر بگا بە بەکارهێنەرانی ئەکید کوالەتی زۆر زەڕورە چکاتێ کوالەتی واکە ئیشەکە جوانتر بکە کوالەتی بۆ من زۆر زەڕورە و ڕێکی ئیشەکەم و وردیەکەی وی لێکردۆ کە ئیشەکە تایبەتتر بکات ئەو ئێستا ئێمە چەندیشتی بابەتمان هەیە ئامێری خەیاتیمان هەیە تۆ چی ئامێرێ بەکارەهێنی ئەو شتانە هەمووی بەردەستن لەلات بۆ نمونە دایمەنەڵهاڵن مەکینەی پیاوانمان هەیە ئەوانە زیاتر جلی باشتر ئەدورن تۆ ئەوانە بەکارێنی ئەو ئامێرانی کە من ئیشان لەسەرکەم هەمووی کوالیتیان زۆر بەرزە و زۆر باشن توانیمە سپاس بخوا ئەو ئامێرانە دابین کەم کە کوالیتیان بەرزە و ئاسانکاریەکەن بۆ ئیشەکەم باشە لاەخان بگومان هەر کەسێک کە دەسەکا بە ئیشی کۆمەڵک بربەست و ناخۆشی و تەنگ و چەڵەمە دێتە بەردەمی لە ئەو بربەستانی کە دێتە بەردەم ئیشەکەی ئێوە کامانن بۆەوەی ئەگەر کەسێک ویستی دەست پێ بکە تۆزێک بە شاڕوونی هەبێ
ئەکیید بەربەستی شەر ئەبێت لەگەڵ ئیشا هەموو ئیشێکی شەڵ و مادووبوونی خۆی هەیە بەڵام بەربەست ئەوەیە کە تۆ کوالیتی شتەکان باش نەبێت کە تۆ ئیشان لەسەر بکەیت چکاتن دیزاین و هەڵ و مادووبوونی لەسەر لەگەڵ شتێکا بێت کە کوالیتی نەبێت ئەمەش تۆزێ شتێکی ناخۆشە بە هەمان شێوە تۆزە گرانی موادەکان ئەمانش فەرقەکات لەگەڵ گرانی موادەکانە ئیشەکەش تۆزە قورسترەکە ئەو بابەتانی کە زیاتر جلی کوردیە گرێتەوەنی قێمدارن یاخود شتیان زۆر پێوەیە ئاتن چنێک کاتە بە قەت بۆ بڵێ بۆنمونە هەندێک بابەت دوورینی سەختترەوە لە بابەتێکی تر ئەکیدی چکە جلی کوردی ئەوانی کە نقەمیان پێوەیە کاتێکی زۆرترە بن و ئەبێ دانیشین نقەمەکانی لێکەیتەوانێت کە نقەمەکانیشی لەکەیتەوە مەش دووبارە کاتێکی زۆر بە حساب کە بڵێن دوودە جلم دووریوە نەک دەسێک ئەو نەیز ئاجانی کە ئیشەکەم باشە باری دوورمانی ئێستا زۆر وانی کۆمەڵە خانووی باشمان هەیە تۆ حەزەکەی چۆن تایبەتمەندی بێ بە ئیشەکەت کە جیاواز بێ لە جلەکانی تر لە بابەتەکانی تر هەنی زۆر قوسەلیقی خۆتی پێوە دیار بێت سپاس بە خۆک و خۆش ئاماژە پێکە خەیاتمان زۆرە لە ئێستاە بەڵام ئەگەر دیقەتی ئەم ڕکۆتە بێ من دووری ومەیان ئەم جلانی تر کە من دیزاینم کردوون ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ خەیاتێکی ترا هەر بە چاو ئەتوانین ئەو گۆڕانکاریانە ببینی ئەو جیاوازی ببینی چکە من تایبەتم کردۆ بە قاڵ بردەی ئەڵمانی ڕێکی ئیشەکەم و قاڵ بردەکەوەی کردو کە ئیشەکە تەواو جیاوازتر بێ لە ئیشی خانمانی تر کە هەروە خاتێکی ئاسایی بن و ئیش بکەن نانەخان لەگەڵ هیچ شوێنێکە ڕێک نەکەوتوی مەسەلەن دوکانێک پێشانگایەک شوێنێک لە ناو بازار یاخود جێگایەکی گشتیا بێ ئەم بابەتەکانی خۆت بۆ عڕسکا و بیناسێنێ بە کڕیارەکانە یان هیچ شوێنێک نییە و دیسانە بێت لە ئۆنلاینە ئیش بکەیتەوە پێشنگاشمان هەبوو خانمان کارەکانی خۆیان ئێستا تاکسێ هیچ پێشنگایەک نەبوو بەشداریکەم و دوکانارەکانیش بەام زۆرن کە من توانم قماشان لێ بکڕم خۆم ڕەپت نەکرۆ بە یەک دوکانەوانێک کە بتوانم جل لێ بکڕم سەردانی بەام دوکانەکانەکەم بۆیە بن بە دوای کوالیتی و شتی باشە ئەگەڕم بۆیە ئەوم بە باش زانانی لە هەموو دوکانێک و شت نمونەیەکمێنەوە تا بزانەکەم کامیان کوالیتی ترە و ئیشی باشترم ئیشەکەم باشتر ئەکات تقریبا جوانە لانەخان خۆت تا چێنێ بەرەمەکانی خۆت بەکارێنیتەوە ئەکید ئەمێ بەریشم خۆم دووریومە ینی لەوتی ئیشی دیزاین دوورمانەکەم ئەو بەرهەمانی کە ئەی دوورم و ئیشان لەسەرەکەم خۆم یەکەم کەسم ینی کە بەکاریان بێنم یەکەم جار ئیش بۆ خۆمەکەم ئەنجا بۆ مشتریەکانم بەشێکە لەوەش کە متمانی نێوان کڕیار و فرۆشیار زۆر زۆر جار من ئەگەر ئەو کەسێک کە شتەکەی لێکردم لە بەری خۆیان ببین یان شتەکە ببینم بەکاریە نابێت سودی لێ بینێ یەکسەر حەزەکەم بیکڕمەوە جیاوازیەکی پێ ئەوتر بۆ دروستە بێ لا نەخان لە داهاتوو داتێت چۆن کار لەسەر بەرەو پێشوونی کارەکەت بکەی ناساندنی خۆت بکەی بۆ نمونە شوێنێکت هەبێ کەسانێکی تر لەگەڵ تا کار بکەن بواری تر بهێنیتە ناو ئیشەکەتەوە چنین و بابەتی تر ئەکیید لە ئێستا وەکو ئەماژەم پێکرد تەنها ئیشی دوورین دیزاین دەکەین بەڵام لە پرۆژەمانە ئیشەڵا ئیشی چنینیش زیاد بکەین بۆ ئیشەکەمان بە هەمان شێوە وتم بە ئەماژەم پێکوتم بە ئۆنلاین ئیشەکەین پرۆژەمانەوە ئیشەڵا لە داهاتووە بتوانین دوکانێکمان هەبێ شوێنێکمان هەبێت تایبەت بە ئیشەکەمان و دیزاینەکانمان پەرە پێ بین هیچ چاوەڕێکی تر هەیە کە ئاها لە بواری درومانی و دیزاینە هەبێ خودت کۆنتاکت دروست کردۆ لەگەڵ ئەو کەسانە کە هاوکاری یەکتر بن چوزانم لە شوێنێکا کۆ ببنەوە پرۆژەتان هەبێ بۆ داهاتوو لە بوارەکەی خۆتانە ئەکیید هاوڕۆشت زۆرە ینی کە لە ڕێگەی سۆشیال میدییا بتوانین کۆنتاکتمان هەبێ پێکەوانە وەڵامی تر وەکو کۆبوونەوەش ئەوانش هەرە بێت زۆر باشە کەسێکە بووە پەیوەندی پێوە بکا بڵە منش حەزەکەم ئیشەکەی تۆ بکەم پێم خۆشە هاوکاریم بکەی فێرم بکەی ئەکیید زۆر واڵن تەنانەڵەن کەی کۆرسمان بۆ کەیتەوانێ بەڵام جارە من هەوڵم ماوە زیاتر گرنگی بە دیزاینەکان و کۆلێکشنەکانی خۆم بم ئەویانم خستۆتە پرۆژەیەکی ترەوە فێر کردووە لە دەوروبەری خۆتە ئێستا خۆم جارێکە هەوڵەیەم ئیشەکەم گەورەتر بکەم وەکو فێربوون کار لەسەر خۆتەکەی دواتر کار لەسەر ئەوەکەی بە کەسانی تر فێر بکەی باشە من حەزەکەم وڵاهی زیاتر ئاماژە بۆ جلانە بێ لە کەلەویە ینی بۆ نمونە ئەو عەزیە کەتیایەتی ئەو قماشانی بەکارهێناوە بۆ ئەوی کە بینەران دەیبینن زانیاریێکیان هەبێت سەبارەت قماشە جلی کوردیەکان لە وەرزی بەهارە بکارێنین قماشەکانیان تا بڵێ ناسک و ڕانەکانیان کراون ئەو ڕینکۆتەی پێش شەوانە
تایبەت بە وەرزی زستانە لە وەرز زستانە دیزاینمان کرد و قماشەکەشی ڕۆژێکی بۆ زستان ئەکید قماشەکەشی زۆر کوالیتیە ئەم درێسەی کە ڕەشە کلۆشەکەی قۆڵەکەی ئەمەش بۆ وەرزی پاییز دیزاینمان کرده بوو کە ڕەنەکەی ئەچێتەوە سەر وەرزی پاییزیش لە ئێمە زۆر دیار نیە لە عەباچ عەبایان ئەزیە جوان دیارە سپاس ئەزیەکەی تریشان شینەکان ئەمەشان هەر ئەچێتە بواری بابەتی زستانەوانە قماشەکەشی ئەتوان بڵم ئەوروپیە کە ئیشمان لەسەر کردو و کوالیتی زۆر بەرزە لە زستانە هۆنیاوە بزانم خەڵک کەمتر عەزی بەکارهێنێت زیاتر ڕۆکەن و ڕیکۆت ئەوانە و لە هاوینە زۆر زیاتر خەڵک عەزی لە بەرەکە مەلای ئێوە ڕەنگی داوەتەوە دەستان پێکردووە زۆر خواستیان لە وەرزی زستانە زیاتر خواستن لەسەر ئابە و ڕینکۆتەکانە بەڵام وەرزەکانی تر بۆ نەهاوین ئەویش ئابای تایبەت بۆ وەرزەکەی خۆی هەیە بە هەمان شێوە ئەزیەکانیش تەڵەبی باشی هەیە باشە لانەخان لەگەڵ ئەوەی کە تۆ کاری دیزاینەکە ئەەکەی درومانەکە ئەەکەی گرنگی بە جوبەرگەکە تێی بەڵام پێویستە گرنگی بەوەش بێت کە چۆن ڕێنمای مشتریەکانەکەی بۆ نمونە گەر من کێشم زۆر بێ خۆت کێشم کەم بێ تا چەنە گرنگە ئەو شێوازە دیزاینی کە هەڵی ئەبژێرم گونجاو بێ لەگەڵ شکڵ و شێوەی جسمی منە بۆ ئەوی کە هەموو جلەکەی تۆش جوانتر دەربکەوێت شێوازی جسم بۆ جسم فەرقەکە چەند شێوازێکمان هەیە چکە وەکو خۆتە زانین شێوازی جسمەکان ستاندارد نییە بەپێی شێوازی جسمەکان فەرقەکە کەسێکە قەڵەو بێ ئەبێ جلێک کاتەبەری ڕێک بێ ینی زۆر مۆدێل و چرچ و کەمەر و ئەم شتانێ دووبەش نەبێ هەوڵ بە جلێک کاتەبەری کە ڕێک تا خوارەوە بەڵام کەسێک کە زەئیف بێ بە هەمان شێوە توانێت جلێک کاتەبەری کە فش و گەورە بێ بۆی زۆر زەئیفەکەی دەرنەخایتر بەپێی جۆری جسمەکانیش فەرقەکە کاتاوە ڕۆڵی هەیە لەوەی کە جلەکە جوانتر دەرکەوێت لە بەرمانە و تۆش گرنگی پێی لە بواری دیزاینەکە باشە حەز ئەەکەی بۆ منە ئەگەر کۆرسی تر هەبێ شتی تر هەبێ نوێتر هەبێ لە دەرەوەی وڵات زین لەسەر ئاسینە و دەوڵەتی بەشداری خول و بابەتی دیزاین بکەی بۆی گرنگی زیاتر بێ بە کارەکەت خۆی نابێ بڵێ ئەم مەرحەلەی تا ئێرەناومە بەسە ئیشی دیزاین دوورین بە هەر ئیشێکی تر بێ قوڵ ئەبێتەوانێ ئەبێ ئەمە تاتوانین بە دوای زانیاری زیاتر و بە دوای گۆڕانکاریە بڕۆین چکە وەکو خۆش ئەزانی دیزاینەکان فەرقەکە ینی بەپێی ساڵەکان مۆدلەکانیش ئەگۆڕە ئەبێ ئەمەش هەوڵ بین کە بتوانین مۆدل و دیزاینەکان بگۆڕین بەپێی ساڵەکان و شتی تازە بێنین کاتە ئەو ئامانجی تۆ ئینشاءڵڵا باشە لانەخان زۆر کات کە ئەو خانمانە یاخودە و کەسان دێن کە دەستڕەنگینێکیان هەیە و خاوەنی پیشەیەکی خۆیانن ئەوە زۆر سنجمان ڕاکێشێکە ئەو ئیشێکی ئێسەیەکەین زۆر جیاوازە لەو پسپۆرە ئەکادیمیکە هەیەیانە یاخود ئەو شتێکی خوێندویانە زۆر جیاوازە لەمە ئەمە لە تۆیە چۆنە هەر بابەتی دیزاین خوێندویان لە بوارێکی ترا خوێندنە تەواو کردەوە ڕاستەکەی من خۆم تاپۆلی دۆنزم خوێند پەرم بە ئیشەکەم یا زیاتر چکە هەوڵما دوای خەون و خۆلیای خۆم بکەم چکە ئەمە خەونێک بوو لە لای من سپاس بۆ خواتوانیش مەپەرەی پێبم و شەر نییە ئەو خانمانی کە ئەو بواری تاوەکەن لە هەر لەو بوارەیە کار بکەن گرنگە دوای ئەو ئیشە بکەن ئەو کارە بکەن کە خۆیان تیا ئەبینەوەنە و خەونی خۆیانە زۆر باشە خاتو لانە گەشتێک مابێ لە داهاتوودا یان کۆتا پەیام سەبارەت بۆی کە ئامۆژگاری بێ بە خانمانی تر ترسێکیان هەبێرەوەی کە دەست بکەن بەکاری خۆیان یا کەس پشگیریان نەبێ دڵیان کە هەموو دەستپێکێک قورسە بۆ هەموو کەسێک کە بێ کارێک بکە تۆ ئامۆژگاری چێ بۆ خانمان چۆن کاری خۆیان بکەن چۆن لەسەر پێی خۆیان بۆسن خانمان زۆر ضرورە کە خێزانەکانیان سەپۆرتیان بکەن خێزان بە هەر کەسێک بێت چکە سەپۆرتکردنی خێزانەکانیان ئەبێتە هۆکارێکی زیاتر بۆ بەرەو پێشچوونیان بۆی کە بتوانن لەسەر پێی خۆیان بۆستن و هەر خانمێکیش کە حەز و خولیایەکێ بێ گرنگە کە ئامانجەکەی بێرە بەرەو پێشەوانە و هەوڵبە لەسەر پێی خۆی بۆستێ جانە لانەخانێ سپاس دەکەین پێمان خۆش لەگەڵمانە زۆر سپاس بۆ بەرنامەکەتان دەستخۆشی بەرنامەکەتان لێکم و لەشتان ساڵ بێت خاڵم بە هیوای سەرکەوتی زیاتر بۆ تۆ ئەو خانمانی کە ئاوا لە کاری خۆیانەکەن و ئیشی جوان پێشکەش دەکەن هیواداری ئەو کەسانش کە لێرەوە بینەرمانن بتوانن ئەم نمونەیە بە هەند وەرگن لە ژیانی خۆیانە بۆ ئەوی کە کاری خۆیان دەست پێ بکەن لە بواری خۆیانە شارەزابن سپاس دەکەین سپاس بۆ خاتو لامە زاهیر دیزاینەری جلوبەرگی خانمان